بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە ڕووماڵی کوردستان 24 تایبەت بە نوێمین دیداری سلێمانی لێرە لەگەڵ بەڕێز محەممەد الحەسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتۆ یەکگرتووەکان بۆ عێراق گفتوگۆ دەکەین بزانین ڕۆڵی UN لە عێراق لە ناوچەکە بۆ سەقامگیری چییە و کارەکانیان بۆ داهاتوو چۆن دەبێت هەندێک باسی هەرێمی کوردستانیشی لەگەڵ دەکەم. بەڕێز محەممەد بەخێر هاتی بۆ کوردستان سپاس کە ئامادەی. Thank you very much. Thank you for hosting me. سپاس بۆ میوانداریکردنم. It is an added pleasure to be in جێگەی this city. خۆشحاڵیەکە لەم شارە بم. Sulaimani is a very beautiful city. سلێمانی شارێکی زۆر جوانە، خەڵکی سلێمانی زۆر بەخشندن، خەڵکی زۆر بەهرەمەندن. This is my first time ئەمە یەکەم جارمە بەشداری بکەم لە Soli Forum. لووتکەی سلێمانی. Frankly speaking, when it ڕاستگۆ comes قسە to بکەم کاتێک دێتە سەر بابەتی نەتەوە یەکگرتووەکان، United Nations always نەتەوە been a یەکگرتووەکان partner of هەمیشە هاوبەشی عێراق بووە. عێراق ئەندامێکی دامەزرێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆیە پەیوەندیەکانی عێراق و نەتەوە یەکگرتووەکان بەردەوام دەبێت، بەڵێ لە ئاستێکی جیاواز 31st December دوای سیویەکی 12 into a level of more بۆ work ئاستێکی of the زیاتر کاری ئاژانسەکان. probably Iraq ئەمە needs, ئەو but شتێکە whether عێراق دەیەوێت و داوایان کردووە لە کۆتاییدا ئەوە ئەو شتێکە عێراق داوای دەکا و پێویستی پێێتی و ئێمەش لە نێتەوە یەکگرتووەکان ڕێز لە خواستی حکوومەتی عێراق و گەلی عێراق دەگرین هەر ئەمەش ڕوو دەدات. باش دێمە سەر هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی گرنگە ئێستا سەقامگیریە و عێراقیش پێویستی بەم سەقامگیریەیە کە دەوروبەری لە ئاڵنگاریایە. ڕۆڵی ئێوەکو UN چییە بۆ سەقامگیری لە عێراق؟ Well, I beg to disagree with you. من هاوڕانیم لەسەر ئەمە. Most of them وڵاتانی دراوسێ زۆربیان سەقامگیرن جگە ڕەنگە لە یەکێکیان کە بە some changes. چەند گۆڕانیەکدا تێدا پەڕێ بەرە و سەقامگیری. ئێران سەقامگیرە، Turkey is stable. تورکیا Saudi سەقامگیرە، Arabia is stable. سعودیا سەقامگیرە، Jordan is stable. ئوردن سەقامگیرە، Maybe Syria. ڕەنگە سووریاش Some changes there. هەندێک گۆڕانکاری لەوێ هەن ئینشاءالله بەرەو ئەرێنی دەچێت. Iraq is different. لەگەڵ ئەوەشدا عێراق ئەمڕۆ جیاوازە لەوەی چەند ساڵی ڕابردووە. عێراق سەقامگیرترە Many countries. لە زۆرێک لە وڵاتانی دیکەی جیهان. That stability did not ئەم come out of the سەقامگیریە لەخۆوە نهاتووە، بەڵکو دوای قوربانیەکی زۆر هاتووە لەلایەن گەلی عێراق. decisions by بڕیاری گەورە لەلایەن سەرکردایەتی عێراق دراوە. the Iraqi people wanted to خەڵکی move عێراق another level ویستیان of بەرەو stability. ئاستێکی دیکەی You could سەقامگیری see بچن. now there are airlines دەتوانیت coming ببینی ئێستا گەشتی ئاسمانی دێن بۆ عێراق، Kurdistan, بۆ هەرێمی کوردستان، بۆ بەغدا، بۆ بەسڕا. The picture today بۆیە ئەم وێنەیە ئەمڕۆ هەیە لە ڕووی سەقامگیری لە عێراق زۆر باشترە لە چەند ساڵی ڕابردوو و دڵنیام fully confident تەواو متمانەشمەیە کە لە ساڵانی داهاتوودا عێراقێکی سەقامگیرتر و بوژاوەتر و democratic area. دموکراتتر دەبینین. باش تۆ دڵێ لە دەوروبەری عێراق هەم سەقامگیری هەیە هەم لە عێراق سەقامگیری هەیە. باسی کام سەقامگیریم بۆ ئەەکەیت؟ سەقامگیری ئەمنی، سیاسی، ئابووری، ئیداری، باسی چ جۆرە سەقامگیریە دەکەی لە عێراق کەوا گەشببینی پێی؟ I'm not gonna enter من into ناسمە نێو بابەتی the meaning of stability. بابەتی سەقامگیری، بەڵام هەمومان دەزانین سەقامگیری ڕێچکەیەکی پیرۆزە، تەنیا بابەتی ئاسایش نییە، لە ڕێ ئاسایش و سەقامگیری نیە، بەڵکو ئابووری سەقامگیریە. Investment stability. هاوکات سەقامگیری و بەرهێنان هەیە Going forward. و لە کاتێکدا وڵاتەکە بەرەو پێشەوە دەچێت لەبارەی پاراستنی خۆی و خەڵکەکەی. ئەمە مواتای سەقامگیریە لێرەیە. گەیشت ئەم سەقامگیری عێراق بگوازینەوە بۆ هەرێمی کوردستان. ئێوە ئەم سەقامگیریش لە هەرێمی کوردستان دەبینن؟ Yes, absolutely. بڵێ بەدڵنیاییەوە Anybody who comes to هەر کەسێک Kurdistan, دێتە کوردستان this is a very هەست بەوە stable, دەکات prosperous, زۆر سەقامگیرە، زۆر بوژاوەیە، زۆر چالاکە وەک بەشێکی عێراق there is international investment. وەوە بەرهێنانی نێودەوڵەتی هەیە، بۆیە دەڵێن سەقامگیری لێرەدا بوونی هەیە. من هەمیشە دەڵێم What happens in any part ئەوەی کە ڕوودەدات لە هەر بەشێکی عێراق
in general. باشە بۆ عراق There بەگشتی is no competition. هیچ جۆرە ململانەیەکی نییە هەمووی خودی عراقا کوردستان Is very open زۆر towards کراوەیە investment, بەڕووی towards, وەبەرهێنان visitors from بە other ڕووی parts of the سەردانی world. کەران لە Look بەشەکانی where we دیکەی are at the جیهان moment. سیر کە ئێمە ئێستا We لە are at کوێت the, ئێمە premises and the auspices of the ئێمە American لە University زانکۆیەکی in ئەمریکین Sulaymaniyah. لە عراق لە سولەیمانیا وتت ئێمە هاوکاریەکان و پاڵپشتەکانمان بۆ عێراق وەمانەوەتان لە عێراق بەردەوام دەبێت ئەگەر عێراق خۆی بێوێ ئەی بۆ هەرێمی کوردستان چی چۆن دەبێت You know, we regard Iraq as one ئێمە عراقمان وەک وڵاتێکی گەورە هەیە کوردستان هەیە بەسڕا هەیە Sulaymaniyah, سلێمانی Baghdad. بەغدا This is all under ئەمە the هەمووی country. لە ژێر چەمکی یەک وڵاتدایە Special situation for the کە Kurdish دۆخێکی region. تایبەت هەیە بۆ هەرێمی کوردستان ئێمە ڕێز لە کوردستان دەگرین Special needs و پێداویستە تایبەتیەکانی کوردستان و داواکاریەکانی کوردستان نەتەوە یەکگرتووەکان لێرەیە بۆ هەموو عراق بۆیە ئەمڕۆ ئێمە لێرەین لە کوردستان پەیوەندیەکانی من لەگەڵ سەرکردەکان لە کوردستان لە باغدا زۆر باشن ئێمە نەتەوە یەکگرتووەکان لایەنی گروپێکی یاخود لایەنکانکەنە ئێمە لێرەن بۆی خزمەتی هەموو عراق بکەین باشە بەڵام ئێستا من و تۆ لە هەرێمی کوردستانین کە گفتوگۆکەین چی وای کردووە کە پەیوەندیەکی ناوازەتان هەبێ لەگەڵ هەرێمی کوردستان we have a very special ئێمە relationship پەیوەندیەکی with the زۆر Kurdistan. تایبەتمان لەگەڵ هەرێمی کوردستاندا Some of هەیە the leaders that I بەشێک met لە here سەرکردەکانی from من Kurdistan لێرە چاوم پێ are کەوتووە some لە of the most کوردستان educated, بەشێک enlightened, لەو وڵات peace-driven, سەرکردانن کە leaders. بەرەو ئاشتی کار دەکەن سەرکردێ ئاشتی نەک تەنیا قسە لەبارەی سەقامگیری و ئاسایشی کوردستان دەکەن بەڵکو بە هەمان شێوە لەبارەی سەقامگیری ئاسایش و پێشوەچوونی تەواوی عراق دەکەن ئەگەر ڕەنگە هەندێک شت بڵێم لەبارەی سەرۆکنێ چیروان بارزانی هاوکات قوبات تاڵەبانی بافڵ تاڵەبانی مەسرور بارزانی و بە دڵنیاییەوە سەرکردەی کوردستان سەرکردەی کوردان مەسعود بارزانی ئەوان زۆر چالاکن و ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە هەوڵدان بۆ سەقامگیری نەک تەنیا بۆ کوردستان بەڵکو بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی فراوان دەتوان بەدەدا چون بەمە بکەیت لە ڕێ ئەم پەیوەندیانەی کە ڕوودات لە نێوان سولێمانی و هەولێر و لە بەشەکانی دیکەی عراقیش پرسیار لەسەر گۆڕانی کەشوهەوا ئێوە چی دەکەن چ ڕۆڵێکتان دەبێت چونکە ئێستا گۆڕانی کەشوهەوا بۆتە پرسێکی جیهانی هەر بۆیە لەم جۆرە دیدارانش باس دەکرێت و گفتوگۆی لەسەر دەکرێت چ ڕۆڵێکتان دەبێت لەسەر ئەو بابەتە عێراق خۆتان نەزانن کاریگەرە بە گۆڕانی کەشوهەوا و ژینگەیەکی پیسی هەیە ئێستا ڕیزبەندی خراپترین وڵاتەکانی گرتووە ئێوە چۆن پاڵپشتی لێ دەکەن دەزانی وەک ئەوەی کە تۆ زۆر بەباشی ئاماژەت پێدا گۆڕانی کەشووە هەوا قەیرانێکی نێودەوڵەتیە نەک تەنیا عراق و هەرێمی کوردستان ڕووبەڕووی گۆڕانی کەشووە هەوا و ئالنگاریەکانی بووەوە تەواوی جیهان ڕووبەڕووی ئەمە بۆتەوە ئەگەر بتەوێت ڕووبەڕووی گۆڕانی کەشوهەوا ببیتەوە تۆ ناتوانانی تەنیا بۆ خۆت بکەیت ئەمە کارێکی دەستە جەمعی و پێکەوەیە پێویستە لەگەڵ وڵاتانی دیکە و هەندێک جار لەگەڵ وڵاتانی دراوسێ کار بکەیت ئەوەی کە لە وڵاتی دراوسێتدا ڕوودەدات کاریگەری لەسەر تۆ دەبێت ئێمە لە نێتەوە یەکگرتوەکان ئاژانسمان هەن کە کار لەسەر گۆڕانی کەشوهەوا دەکەن ئەنجومەنی ئاسایشیش گفتوگۆ لەبارەی گۆڕانی کەشوهەوا دەکات هاوکات ڕێککەوتنی نێودەوڵەتی هەن بۆ گفتوگۆکردن لەسەر گۆڕانی کەشوهەوا و عراقیش بەشێکە لەم ڕێککەوتن و بڕیارانەدا لە ڕێگەی هەماهەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت سوود وەربگرێت تەنانەت کەمکردنەوەی پلەی گەرمیش ئەمە ئەرکی تەنیا وڵاتێک نییە بەڵکو هەموو وڵاتان پێویستە یەکبن و بەیەکەوە کار بکەنەوە ئێمە لە نێتەوە یەکگرتووەکان نەک تەنیا ئەو دۆخە خەو ئەو شوێنە دابین دەکەین بۆ گفتوگۆکردن لەم بارەوە بەڵکو شارەزایی تەکنیکی کە پێویستە دابین دەکەین تۆ سەردانی کوردستان دەکەیتەوە بەدڵنیاییەوە
زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد زۆر سپاس زۆر سپاس وەڵە بەڕێزان گفتوگۆکەم لە گەڵ بەڕێز محەممەد حەسان کۆتایی هات شاد بن.